سڵاو جوانەکانی من ئەم کاتتان باش چۆنن بە هیوام زۆر باش بن. من دکتۆرە باخچەم و لێرم بۆ ئەوەی زۆرترین زانیاری دەربارەی تەندروستی لە شتاقی بێم بە ئێوەی گۆڵ لە بەرنامەی ئەم ڕۆمانە باسی بەشێکی جەستەمانەکەین. ئەو بەشە ئەکەوێتە ناو دەممان و دانەکانیشمان نییە. ئەزانن چییە؟ زمانمان. بێگومان باسی زمانمانەکەین. ئێمە شێوەی ناودەممان و شێوەی دانەکانمان بە شێوەیەک دروست بوون کە بە ئاسانی شوێنی زمان بێتەوە لە دەممانە. بێگومان زمان هەرچەنە قەبارەی بچووکە بەڵام چەند ئەرکێکی زۆر گرنگ جێبەجێکا بۆ تەندروستی جەستەیمان. زۆربەی کات زمان شێوەی هێلکەییە بەڵام لە هەندێک کەسی تر ئەگۆڕێت و هەندێک کات شێوەی چوارگۆشەیی یاخود لاکێشەیی و هەندێک کاتی شێوەی خڕە. زمانمان تەنها لە یەک ماسوولکە پێک نهاتووە بەڵکو پێک هاتووە لە چەند ماسوولکەیەک کە هەمویان بەیەکەوە واکەن زمان زۆر بەهێز بێت و بەشێکی زۆر بەهێزی جەستەمانە. اینجا گوڵە جوانەکانم بە پێتان بڵێم ئەرکی زمان چییە لە جەستەی ئێمەیە. بێگومان یەکێک لە گرنگترین و سەرەکیترین ئەرکی زمان بریتیە لە تامکردن. تامکردن یەکێکە لە 5 هەستە گرنگەکەی مرۆڤ. بابزانین چۆن ئێمە لە ڕێگەی زمانمانەوە ئەتوانین تامی ئەو خواردانە بکەین کە ئەیخۆین. بێگومان زمانمان ڕووپۆش کراوە بە چەند شتێکی ورد و گرنج ئاوەکو توێکڵی پرتەقاڵ ئەم شتانە پێوترێ گۆبکە. ئێمە لەسەر زمانمان بە نزیکەی 10,000 گۆبکەمان هەیە کە ئەمە ڕێژێکی زۆرە بەڵام چونکە زۆر بچووکن ئێمە بە چاومان نایبینین. ئەم گۆبکانە کاتێک کە خواردن ئەخۆین هەستەکەن کە خواردن لەسەر زمانمان و خواردن لەناو دەممانە و خێرا ئاماژە ئەنێرن بۆ مێشکمان. مێشکیشمان زۆر بە خێرایی لێکدانەوەی بۆ کات و تامەکە ئەناسێتەوە. بەم شێوەیە ئێمە ئەتوانین لە ڕێگەی زمانمانەوە تامی ئەو خواردانە بکەین کە ئەیخۆین. اینجا ئێمە ئەو تامانی کە لە خواردنەکانە هەیە هەر تامە و بە بەشێکی زمانمان هەستی پێکەین. بۆ نمونە ئەمی لەبەر دەستی منایە خوێیە. بێگومان نابێ خوێ بەتەنیا بخۆن ئەبێت لەگەڵ خواردن ئابێت و لەناو خواردنەکە بێ. کاتێک کە من خوێەکە ئەخۆم ڕاستەوخۆ بە بەشی پێشەوەی زمانم هەستی پێیەکەم کەواتە بەشی پێشەوەی زمان بەکارێت بۆ تامکردنی شتی سوێر. لە پاش بەشی پێشەوە بەشێکی ترە کە لە بینی پێشەوە و ناوەڕاستی زمانە و ئەم بەشە بەکارێت بۆ تامکردنی شیرینی. ئێستا وەکو ئێبینن من لێرە شەکرم پێەیە. بێگومان نابێت شەکر بەتەنیا بخورێ. بەم شێوەیە شەکرەکە تاقێکەمەوە. شەکرەکە ڕێک لەو بەشە هەستم پێکرد لە بینی بەشی پێشەوە و بەشی ناوەڕاست کەواتە تامی شیرینی لە دوای سوێریەت لە سەر زمانمان. هەروەها ئەم لاولای زمانمان واتە بەشی ڕاست و چەپی زمانمان بەکارێت بۆ تامکردنی شتی ترش کاتێککە شتێکی ترشە خۆی یەکسەر بەم لاولای زمانمان هەستی پێەکەین. هەروەها تامێکی ترمان هەیە ئەویش تامی تفتە. ئەزان تامی تفت لە چیا هەیە؟ لە میوەکانە لە میوەی بەهەیە هەیە. هەروەها لە سەوزەکانیشا لە سەوزەی باینجانە هەیە. ئەو تامە لە بەشی ناوەڕاستی زمانمانە هەستی پێەکەین. هەروەها بەشی پشتی پشتەوە واتە بەشی دواوەی زمانمان بەکارێنین بۆ تامکردنی شتی تاڵ. بێگومان گوڵەکانم بەشەکانی زمان هەریەکەو بەکارێت بۆ تامکردنی شتێکی جیاواز و بەم شێوەی کە من پێم وتن. گوڵە جوانەکانم ئێوە قەت ڕوویاوە کە هەستی تامکردن و بۆنکردن لە دەستبەن. من لە دەستمما کاتێک تووشی پەتای کۆرۆنا بووم هەروەها لە کاتی توشبوون بە هەنێ پەتای تر و هەنێ نەخۆشیە زۆر جار هەستی تامکردن و هەستی بۆنکردن لە دەسێن بەڵام کاتێککە چاکە بینەوە لە نەخۆشەکە ئەوە هەستی تامکردن و بۆنکردنیشمان بۆ گەڕێتەوە. اینجا گوڵە جوانەکانم دووەم ئەرکی زمان بریتیە لە یارمەتیدانمان لە قوتیان و لە جوینی خواردن. ئەمە چۆنە بێ؟ بێگومان ژێر زمانمان کۆمەڵێک لیکە ڕژێنی تایە. لیکە ڕژێنەکان کاریان ئەوەیە کە لیک دروستکەن و لیک بنێرن بۆ ناو دەممان بۆ ئەوی ئەو خواردنێکی خۆین تەڕ بێت و خواردنەکە نەرم بێت و ئاسانتر قوتی بین. بۆی لە کاتی هەر جوڵەیە کە زمانمانێکە ئاماژە ئەکا بە لیکە ڕژێنەکانی ژێر زمانمان بۆ دەریانی بڕێکی باش لە لیک. ئەمە بەم شێوەیە زمانمان یارمەتی دەرمانە
لە نەرمبوونەوەی ئەو خۆراکانی کە ئەیخۆین. هەروها بە شێوەیەکی تریش زمانمان یارمەتی دەرمانە لە قوتیانی خۆراک لەبەر ئەو هێزە زۆری کە هەیەی وەکوتم لە کۆمەڵێک ماسوولکەی بەهێز پێکاتوە بۆیە کاتێک کە ئەو خۆراکە ئێمە ئەیخۆین و لە ڕێگی دانەکانمانەوە خۆراکەکە ئەجوین ئەوە زمانمان پاڵ بە خۆراکەکەوەنێ بۆ ناو گەرومان و لێشۆ بۆ گەدەمان بەمەش بەم شێوەیە زمانمان یارمەتی دەرمانە لە قوتیان و لە جوینی خۆراک. هاوڕە جوانەکانم یەکێکی تر لە ئەرکە سەرەکیەکانی زمان بروتیە لە قسەکردن. بەڵێ قسەکردن کاتێک کە ئێمە دەنگێک لە ژیەکانی دەنگمانەوە دەرئەچێت و دەنگەکەیەتە ناودەممان ئەوە بە یارمەتیدانی زمان و ددانەکان و لێوەکانمان ئێمە ئەتوانین ئەو وشانە دەرببڕین. بەڕادەیەک مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت لە ماوەی خولەکێکە 90 وشە قسە بکات و 90 وشە دەرببڕێ. بۆیە زمانمان یارمەتی دەرێکی باشمانە لە قسەکردن و لە دەربڕینی هەنێک پیتە وەکو پیتی ت د ڵ. بێگومان لەم پیتانە ئێمە زمانمان بەکارێنین بۆ دەربڕینی ئەو پیتانە. ئەی هاوڕە جوانەکانم ئێوە ئاژەڵی تووتیتان بینیوە؟ ها باڵندەیەک و زۆر جار ڕەنگا و ڕەنگا تووتی لەتوانایە هەیە کە قسە بکات و هەنێ وشە دەرببڕێ وەکو مرۆڤ. ئەزانم چۆن؟ لە ڕێگەی ئەوەی کە زمانێکی زۆر گەورەی هەیە تووتیەکان. ئەم جارە گەر تووتێکتان بینی سەرنج بن و سەیری زمانی بکەن بێگومان تووتیەکانیش وەکو مرۆڤ زمانیان بەکارێنن بۆ قسەکردن. بۆیە گوڵە جوانەکانم لێرەوە زانیمان کە زمان ئەرکێکی زۆر گرنگی جەستەمان بۆ دابین ئەکات کە ئەوانش بریتێ لە جوین و لە قوتیانی خۆراکەکان هەروەها لە قسەکردن و هەروەها لە تامکردنی ئەو خۆراکانی کەیان خۆین. باشە گوڵە جوانەکانم زمانێکی تەندروست چۆنە ئێوە ئازانن؟ زمانێکی تەندروست ڕەنگی پەمەییە و هەروەها ڕووپۆش کراوە بە چەند شتێکی ورد و گرنج ئەگەر سەرنج بن ئەها وەکو توێکڵی پرتەقاڵ ئەمەش مانای ئەوەیە کە ئەو زمانە تەندروستە. هەر گۆڕانکاریەک لە شێوەی زمان یاخود لە قەبارەی زمان یاخود لە ڕەنگی زمانە زۆر جار مانای ئەوەیە کە نەخۆشیەک تووشی جەستەمان بووە. بۆ نمونە کاتێک کە زمانمان ڕەنگی سوورە بێ زۆر جار واتای هەوکردنێک هەیە لە جەستەمان یاخود کێشەیەکی خوێنمان هەیە یان کێشەی ڤیتامین B12مان هەیە. هەروەها کاتێک کە زمانمان ڕەنگی ئەگۆڕێ بۆ زەرد و یاخود تۆزێ قاوەیی ئەوە مانای ئەوەیە کە زمانمان خاوێن نییە و ڕێژێکی زۆر لە بەکتریا و لە خواردن لەسەر زمانمان کۆبێتەوە و پێویستە خاوێنی بکەینەوە. هەروەها ئەگەر زمانمان پەڵەپەڵی سپی و ڕەنگی گۆڕا بۆ سپی ئەوە مانای ئەوەیە لەوانەیە ناودەممان تووشی جۆرێک لە کەڕوو بوو بێ. بۆیە هەر گۆڕانکارێک لە زمانە ڕووبە ئەوە زۆر جار مانای ئەوەیە کە کێشەیەک لە ناو جەستەمانە هەیە. هاوڕێیانم ئێوە قەت ڕوویاوە زمانتان سڕ بوو بێ؟ هەکە چین بۆ لای پزیشکی ددان زۆر جار پزیشکەکە پێشەوەی هەر کارێکمان بۆ ئەنجام بە بەنج ئەکا بۆ دانەکانمان. بەنجکردن واکەن کە دانەکانمان بخەون و ئیساحەتکەن هەروەها زمانیشمان واکە کە پشوێک وەرگێت و لەو کاتانەیە زمانمان سڕ ئەبێ. بەڵام بێگومانم سڕبوونە کاتیە و زۆر جار لە دوای 2 کات ژمێر کە کاریگەری بەنجەکە نامێنێ ئەوە زمانیشمان سڕبوونەکەی نامێنێت و وەکو جارانی لێتەوە. هەروەها لە هەندێک کاتی ترا زمانمان تووشی سڕبوونە بێ کاتێک کە مادەی کالسیۆم یاخود ئاسن یان زینک لە لەشمانە کەم ئەکات لەم کاتانەش زمانمان سڕ ئەبێت و زۆر هەست بە زمانمان ناکەین. ئەی باشە قەت ڕوویاوە ئێوە زمانتان بسوودێت؟ بەڵێ بۆ منیش ڕوویاوە کاتێک کە شتێکی گەرمم خواردویان خواردوێتەوە ئەوە سەر ڕووی زمانم یاخود دیوی ناوی ڕوومەتم سوتاوە بەو شتە گەرمە. بەڵام زۆر جار پێویست بە چارەسەر ناکات و خۆی بە پێکات چاگە بێتەوە. بەڵام دڵنیا بنەوە کە ئەو شتەی ئەیخۆنیان ئەیخۆنەوە زۆر گەرم نییە بۆی ئەزێتی زمانتان نەبێت. ئادی پێم بڵێن هاوڕێیانم ئێمە پێویستە کات زمانمان پاکەینەوە؟ بەڵێ بێگومان وەکو چۆن هەر بەشێکی جەستەمان پاگەکەینەوە و ئەیشوین وەکو دەست و دەم و چاومان وەکو دانەکانمان بە هەمان شێوە ئەبێ زمانیشمان بشۆین و زمانیشمان خاوێن ڕابگرین. باشە بۆچی؟ چونکە کاتێک کە ئێمە خواردنە خۆین ئەوە هەنێک لەو خواردنە لەسەر زمانمان ئەنیشێت و هەروەها بەکتریا زیان بەخش لە ناو دممانە هەیە و لەسەر زمانمان ئەنیشێت. کاتێک کە ئێمە دانمانە شوین تەنها دانەکان پاگەبێتەوە و زمانمان پاک نابێتەوە ئەمەشە بێتە هۆی دروستبوونی بۆنی ناخۆشی ناودەم و هەروەها کلۆری دان. بۆیە زۆر گرنگە چۆن دانیشمانە شوین زمانیشمان بشوین. باشە ڕۆژی چەند جار بیشۆم؟ پێویستە ڕۆژی 2 جار بیشۆی
چۆن ڕۆژی دووجار دانەکانمانەشۆین ئەوە بە هەمان شێوەژە بێت زمانمان بشوین لە دەرمانخانەکان فڵچەی تایبەت بە شتنی زمان بەردەستە و ئەگەر ئەوەش نەبوو هەر بوو فڵچەی کە دانەکانتی پێشووی لە پاش دانیشتن فڵچەکە ئاو پیاکە و چەند جارێک لە پشتەوە بۆ پێشەوە زمانت بەم ئاڕاستەیە بشە و دووبارە فڵچەکە ئاو پیاکەرەوە و ئەم کردارە چەند جارێک دووبارە بکەرە و دڵنیا بە لەوەی کە زمانت خاوێن بۆتەوە و هیچ پیسیەک و هیچ ڕەنگێکی زەرد لەسەر زمانت نەماوە. جوانەکانی من لەم بەرنامەیەش هاتمە کۆتایی و لەم بەرنامەیە فێربووین کە زمان چیە و ئەرکەکانی چیە و چۆن زمان زۆر جار نیشانەیە بۆ هەبوونی نەخۆشیەک و هەروەها چۆن زمانمان خاوێن ڕابگرین. بە هیوام ئێوەی گوڵیش هەردەم ئاگاداری تەندروستی خۆتان و ئاگاداری تەندروستی زمانیشتان بن لەبەر ئەوەی ڕاستە بەشێکی بچووکە بەڵام بەشێکی زۆر گرنگی جەستەمانە. تا بەرنامەیەکی تر و کۆمەڵی زانیاری تر بە یەکتر شادەبین و ئاگاتان لە خۆتان بێ هاوڕە جوانەکانم. خواتان لەگەڵ!